ئێرە ناحی سێوسێنانی سەر بە قەزای قەرەداغا ئاگرێک لە زەویەکانی ناحیەکە کەوتۆتەوە. نزیک دەبینەوە و لە هۆکاری ئاگرکەوتنەوەکان دەپرسین. ئەم هاوڵاتیانە کە بەداری ژاڵە و خۆبەخشانە سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکە بوون باس لەوە دەکەن کەوتنەوەی ئاگرەکان سروشتی نییە و بەدەست ئەنقاز ئاگر دەکرێتەوە. دەشڵێن هەرکەس هەڵدەستێت ناوچەیەک بۆ خۆی قەدەغە و داگیر دەکات. ئەمەش ئاگرکەوتنەوە و ڕووداوی جۆراوجۆری لێ دەکەوێتەوە. ئێمە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین بەدەم ئەم کێشانەمانەوە بێن. ئەم کێشانە هۆکارەکەی ئەم ئاگرانەوە ئەم هەموو سروشتە جوانە ئەسووتێ وەڵی بەس لە ناحی سێسان هۆکارەکەی ئەم قەغەکاری ئێمە لای ئێمە من پارچەی عەرزمێ ئەچم عەلەمێکی پیاکەم و قەغەیەکەم خەڵکیش منازیعە هەرێکی من لە ڕقیەوە و لە ڕقیەوە چین سنوورەکەمان ئەسووتێنین سروشتی ئەم جوانە تێگەین. یان ئێستا ئێمە لێرە بەرپرسمان مدیر ناحەیە داوا لە مدیر ناحی سێوسێنانەکەین بەدەم ئەم کێشە بوون لەم کێشە بکۆڵێتەوە کێشەی ئەم قەغە چارەسەرکاو لەم ناحی سێوسێنانە نەمێنێ. تەنها کێشەی ئەمە بۆ چارەسەرەکرێ بەس تەنها ئەم قەغە لەم ناحی سێوسێنانە نەمێنێ. مدیر ناحیە و کەسانە بانکات و تعودێکیان لێوێت کە جایەتر ئەم سنوورە ئەم پوشە سەوز بۆ گیان لەبەر بیخوە. ئێمە چین قەغەکەین لە حیواناتی قەغەکەین. ئێمە لە ڕقیەوەی سوێنمە و لە ڕقی منەی سووتێنێ داواکەین ئێمە دەنگی ئێمە بگێنە لایەنی پەیوەندیدار و ئەم کێشەمان بۆ چارەسەرکەن. وەڵا دەقەسە هەمووی ئەم ئاگرانی کەنراوەتەوە هەمووی ئەم قەسە ئەم دوو ڕۆژە سێ ڕۆژە ئاگرێن دێتەوە هەمووی ئەم قەسە. ئەبێ مدیر ناحیە هەوڵ بدات هەوڵێکی جدی بدات قاغە نێڵێت. ئەم قەڵاتانە کە کراوە سەیری ئەو قەڵاتانەکە ئەو بەردانە کاخرێتە سەرێک ئەوە چۆن علاماتی ئەلغامدان لێت ئاوا مەمنوع ئابێتە ناوم ئەرزانەوە لەبەرەوە ئەمە قەغەیە بەبوونێ ئەم پوشەوە کە ئێرە هیچی تیانە ئەوە باخە ئەو دیو باخە چەند باخێک سوتاوە بەبوونێەوە ئەوە تا ئەو باخە خەڵک نیەڵاوە بسووتێ ئەوە دوو باخیتر لەوێ سوتاوە. یعنی حکومەت ئەبێ بە هەوڵی جدی بدات بۆ بە تایبەتی لە سنووری ناحی سێوسێنانە مدیر ناحیە ئەبێ هەوڵی جدی بدات قادەغە نێڵێت بە هیچ جۆرە جگە لە باخەکان جگە لەو شوێنانی کە سیاج کراوە. لا بەڕێوەبەرەتی ناحی سێوسێنان بارودۆخەکە بە شێوەیەکی دیکەیە. بەڕێوەبەری ناحیەکە دەڵێت ئەوان هاوڵاتیانیان ئاگادار کردوتەوە کە کەس مافی قەدەغە و داگیرکردنی هیچ ناوچەیەکی نییە بەڵام هاوڵاتیان خۆیان پابەندی ئەو سنوورانە دەبن. ئێمە وەکو ناحیە سێوسێنان ئاگاداری خەڵکمان کردووە هەموو ناوچەکەمان کردووە کە بە هیچ شێوەیەکی التیزام بەو شتەوە نەکەن و ئاگاداری خەڵکمان کردووە هەر کەسێکی ڕێگری لێکرد بە ئیجراءاتی لەگەڵاکەی بەڵام خەڵک خۆی ئیمانی بۆی و بڕای بۆیە کە التیزام بەو شتەوە پەیوەندی بێمەوە. لەسەر هۆکاری ئاگرکەوتنەوە بەڕێوەبەری ناحی سێوسێنان ئاماژە بۆ دەکات لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە و تا ئێستا ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرنەچووە تا ڕێکاری پێویست بگرنەبەر. ئەوە لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردوێتەوە لێکۆڵینەوە کە تاوەکو لێکۆڵینجاوی لێکۆڵینەوە دەچێت ناتوانێت هیچ بڕیارێک. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناحی سێوسێنان و چەند گوندێکی دەوروبەری ئاگرکەوتەوە و زیانی زۆری بە لە وەرگای ئاژەڵەکانی دانیشتوانی ئەو ناوچانە گەیاند. هاوڵاتیانیش بۆ دووبارە نەبوونەوەی ئەم ڕووداوانە لێکۆڵینەوەی ورد و گرتنەبەری ڕێکاری یاسایی بە پێویست دەزانن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام ناحی سێوسێنانی سەر بە قەزای قەرەداغ.